سڵاوتان لێبێ ئازیزانم، ئێوارەتان باش، هیوادارم تەندروست باش بن. ئەمڕۆژ هاتینەوە لاتان بە بابەتێکی تازە، باسی کۆمەڵێک بابەتی جیاوازتان بۆکەین، کۆمەڵێک هەواڵمان بۆ ئامادە کردوون. جیالەوە میوانی پسپۆریش لێرە لەگەڵمانایە. اینجا ئەمڕۆ باسی شێرپەنجەکەین، بەڵام شێرپەنجەی مناڵان زیاتر سەرنجە خەینە سەری و بە وردی باسیەکەین، بۆیە بینەرمان بن. اینجا ئەمڕۆ لەگەڵ ئەلەندا ئینشاءڵڵا پرۆگرامێکی جیاوازتان پێشکەشەکەین. سڵاو لێبێ ئەلەن. لیندا تەندروستی چۆنە؟ تۆ باشی؟ زۆر سپاس. باشوی سڵاو لە بینەرانی خۆشەویست، هیوادارم لە شوێنێک بن هەر باش و تەندروست بن. ئەمڕۆ لەگەڵ لیندا باسی کۆمەڵێک بابەتی زۆر جیاوازتان بۆکەین. پێشەوەی کە بچینە سەر ناوەڕۆکی بەرنامەی خۆمان کە لەسەر شێرپەنجە و بەتایبەتی شێرپەنجەی مناڵان، ئەم ڕۆمانەیە کۆمەڵێک شانازی پزیشکانی کورد و شاری سلێمانی باس بکەین بۆتان. ئەمڕۆ کۆمەڵێک ئەوەمان ئامادەیە تایبەت بە نەخۆشخانی شار و نەخۆشخانی هیوا. لیندا یەکێک لە بابەتە سەرنجڕاکێشەکانی ئەم هەفتەیە ئەوە بوو کە چارەخوازێکی تەمەن 65 ساڵ کە پیاوێک بوو تووشی جەڵدەی دڵ بوو. بەهۆی ئەوە تووشی وەسانی دڵ بوو، حاڵەتێکی ناخۆشی بێگومان بەسەراهات بوو. ئەم چارەخوازە کە ئەچێت و ئەیبەن بۆ خەسەخانەی شار، خۆشبەختانە چارەسەری پێویست وەرەگرێت و سپاس بخوا کە ئێستا تەندروستی زۆر باشە. ڕاستە ئەمە زۆر سەرنجڕاکێشەوەکو ئەوەی کە ئەمە دڵسۆزی کارمەندانی نەخۆشخانەی شار دەرەخات، کە چونکە ئەم حاڵەتانە گۆڕانکاری تەنها لە چرکەیەکە، واتە لە چرکەیەکە نێوانی ژیان و مردن دیاریەکە. زۆر ڕاستە. جا بۆی کە بە وردی بزین ئەم بابەتە چۆن بووە، ئێستا بە پەیوەندی تەلەفۆنی زۆر بەڕێز دکتۆر سوورچە و لەتیفمان لەگەڵایە پسپۆری نەخۆشیەکانی دڵ و لوولەکانی خوێن. دکتۆر سڵاوت لێبێ. سڵاو لە جەنابتان، دەستان خۆش بێت. سپاس بۆ تۆ کە ئەم دەرفەتت پێبەخشین. دکتۆرەمانەیەک بە وردی بزانین ئەم حاڵەتی کە پێم وابێ ڕۆژی شەمە داغڵی نەخۆشخانی شار کراوە و تووشی جەڵدەی دڵ بووە. ئەمانە باسێکی ئەوما بۆکی کە ئەم حاڵەتە چۆن بووە؟ ئەو حاڵەتە یەکێک بوو لە حاڵەتەکانی نەخۆشی جەڵدەی دڵ. طبعاً ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە نەخۆش سەردانی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شار یان سنتەری نەخۆشیەکانی دڵ ئەکەن دوای توشبوونیان بە جەڵدەی دڵ. بەڵام یەکێک لەو بڵین ماکە نەخوازاوانەی کە تووشی نەخۆشانی توشبووی جەڵدەی دڵە من وەستانی دڵە بڵین لە ساڵ 25 گیان دوای ئەوەی کە تووشی جەڵدەی دڵ ئەبن لە شوێنی توشبوونیان بە نەخۆشیەکە جانە دەزەدەن. زۆربەی زۆریشیان بەوەی تێکچوونی کارەبایی دڵ و کتوب ڕوەستانی دڵەوێ. باشە. ئەگەر ئەمە یەکێکە لە حاڵەتە هەرە مەترسیدارەکان کە تووشی نەخۆشی جەڵدەی دڵە بێتەوە. یەکەم هۆکاری مردن تێکچوونی کارەبایی دڵە. دکتۆرەوە چۆن مامەڵەتان کرد لەگەڵ ئەم چارەخوازەیە؟ چی بۆ کرا لە نەخۆشخانەی شار؟ بەڵێ خۆشبەختانە ئەگەر ئەم جۆرە تێکچوونی کارەبایی دڵە نزیک بێ لە نەخۆشخانەوە یان لە بەردەم تافی نەخۆشخانەیە ڕووبە، بە شێوەیەکی زۆر سەرکەوتوان نتوانی مامەڵی لەگەڵا بکەیت. بەڵام کاتێک تاخیر ئەبێ لە گەیشتنی فریاگوزاری بۆ ئەم جۆرە نەخۆشان ڕەنگە چانسی گەڕانەوە کەم بێت. جا لەبەرۆز گرنگترین شت بۆ چارەسەرکردن و مامەڵکردنی ئەم جۆرە تێکچوون و وەستانی دڵە کات زۆر مهمە. لەبەرۆ ئێمە هەمیشە ڕێمای هەوڵەکانەکەین کە نیشانەکانی نەخۆشی جەڵدەی دڵیان هەموو بە زووترین کات سەردانی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکان بکەن. لەوێ تاوەکو تەفکیک دەکرێت. بەنسبەت ئەم نەخۆشەوە دوای توژبوون بە ئازارێکی زۆر کە ئازارەکە ئازاری جەڵدەی دڵ بووە و کە سوکاری نەخۆشەکە دەست و برد ئەم نەخۆشیان هێناوە بۆ نەخۆشخانەی شار، هەر لە ناو نەخۆشخانەی شارە گیان لە دەستدا و دڵی ئەوەستێ بۆی تێکچوونی کارەبایی دڵەوە. بەس خۆشبەختانە تیمی فریاکەوتنی بەشی نەخۆشخانەی شار توانین بڵین یەکێکە لە هەرە تیمە لێهاتووەکان کە زۆر بە شێوازێکی لێهاتوو کارامە ئەتوانن مامەڵە لە گەڵ حاڵەتە فریاگوزاریەکان بکەن، ئەو حاڵەتانەی کە فریاگوزاری خێرایان پێویستە بکەن حاڵەتە کتوپڕەکان. خۆشبەختانە ئەم تیمە دوای سپاس و دەستخۆشیێکی زۆر بەرز و باش بەشێکی زۆر باش مامەڵە لەگەڵ ئەم جۆرە نەخۆشەکەن بۆ ژانەوەی دڵی بۆکەن بۆ شێوازی کە پێویستە و گرنگە. دوای لێ بەکارهێنانی کارەبا ئەو ڕێگەیانی کە پێویستە بۆ بژانەوەی دڵی نەخۆشەکە دڵی ئەخەنەوە کات و ئێمەش وەکو تیمی دوای دیاریکردنی نەخۆشەکەی کە ئەم نەخۆشە توش بوو بە جەڵدەی دڵ و ئاگادارکردنەوەمان لە بەشی قەسەرە و نەشتەرگەری یەکەی قەسەری نەخۆشخانەی شار لە ماوەیەکی زۆر کورتە نەخۆشەکەمان لە بەشی تەواریەوە گواستەوە بۆ بەشی قەسەرە و لە ماوەیەکی زۆر کورتە
ئەو پێمبەری کە گیرا بوو بۆ کار و بۆ جڵتەکە و تێکچوون و وەستانی کارەبایی دڵ بەڵێ پێمبەرەکەمان کردو و باز بۆ خوا بنتیجێکی زۆر باش نەخۆشەکە گەڕایەوە باری تەندروستیی زۆر باشە. دەست خۆش دکتۆر ئەومان پێ بڵێ ئەم نەخۆشە بێت چۆن ئاگاداری خۆی بە یاخود هەر نەخۆشە کە تووشی حاڵەتێکی لەم شێوەیە بێت دوای ئەمە ئایا مەترسی لەسەر ژیانی هەیە ئەم شتانە چییە کە ئەبێ بیکات بۆ ئەوەی لە مەترسی دوور بێت؟ بۆم جۆرە نەخۆشانە کە تووشە بن بێگومان پێویستە ئەو چارەسەر دەرمانانی کە دکتۆر و پزیشکی پسپۆڕ بۆی دانێت ئەوە لە هەموو شتێک گرنگترە ڕێنمایی بڵێن پزیشکەکە بەگرنگی وەربگرێت بۆ لەسەر چارەسەر پزیشکیەکان بەردەوام بێت ستایلی خواردن و ستایلی ژیانی ئەبێ بگۆڕێت بەڕاستی لە ڕووی وەرزشکردنەوە لە ڕێی خواردنەوە بۆ ئەگەر نەخۆشە درێژخانەکانی هەبێ ئەبێ تەرکیز کات لەسەر کۆنتڕۆڵکردنی نەخۆشە درێژخانەکان ئەگەر جگەرەکێش بێت دوورکەوێتەوە لە جگەرەکێشان و چاودێری و چارەسەری بەردەوامی پزیشکی هەبێت ئەمەوەکو ئەو جۆرە نەخۆشانە زۆر گرنگە پابند بن بۆ ڕێنمایانەی کە پزیشک داهێنێت بەنسبەت خەڵکی گشتیشەوە ڕێنمایی بۆ هاوڵاتیان زۆر گرنگە وەکو لە سەرتا باسمان کرد هەر کاتێک هەر هاوڵاتیەک بەتایبەتی ئەو هاوڵاتیانەی کە هۆکارە مەترسیدارەکانیان هەیە بۆ جگەرەکێشە بەستانی خوێنی بەرزە نەخۆشی شەکرەی هەیە یان لە مێژووی خێزانیانە ئەم نەخۆشیان هەیە هەر نیشانەیە کە گومانی ئەوەی لێ بکرێت پەیوەندی بە جەڵتەی دڵەوە هەیە باشتر وایە لە نزیکترین کاتە تدانی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکان بکەن بێتر لە هەر نەخۆشخانەیەک نزیکە. دەست خۆش دکتۆر باسی تیمی نەخۆشخانەی شارت کرد کە چەند دڵسۆزن و چەند باشن لە ئیشەکەی خۆیانە. جا لەوەمێ باسێکی ڕۆڵی نەخۆشخانەی شار بکەیت لەم حاڵەتانە و لە حاڵەتی فریاگوزاری تر. ئەتوانین بڵێن بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شار یەکێکە لە بەشە هەرە گرنگەکان بەڕاستی بۆم کاتە ئەتوانین بڵین گەورەترین سنتەری فریاکەوتن لە ناو شاری سلێمانیا وەکو سنتەر نەخۆشخانەی شارە. خۆشبەختانە ئەو تیمەی کە لە بەشی فریاکەوتن و فریاگوزاری نەخۆشخانەی شار داوامەکەن تیمێکی زۆر لێ هاتون بەڕاستی تیمێکی زۆر مدەڕەبن و بەردەوام پزیشکی پسپۆڕی بەشی فریاکەوتنی لێ 24 کاتژمێر پزیشکی پسپۆڕی فریاکەوتنی لێ و هەموو پسپۆڕیەکان لە بەشی فریاکەوتن هەن خۆشبەختانە و تیمێکی ئەتوانین زۆر کاران بۆ لێ هاتون بەڕاستی بە شێوەیەکی زۆر زانستی و سەردەمیانە مامەڵە لەگەڵ حاڵەتە فریاگوزاریەکان ئاکەن. زۆر باشە. زۆر سپاس بۆ دکتۆر سوورچێولەتی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و لولەکانی خوێن. سپاس بۆ سەرجەم کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی شار. بێگومان هەموو کاتێ جێگەی شانازین بوو. ئێمە سپاس دکتۆر کە لەگەڵمانە بووی. سپاس بۆ باش. زۆر باشە. لیندا ئەمە بەڕاستی مای شانازی و جێگەی دڵخۆشیە کە کەرتی تەندروستی ساڵ بە ساڵ لە ناو کوردستان و پارێزگای سلێمانی و پارێزگاکانی ترا بەرەو پێشەوە. بێگومان ئەنجا نەخۆشخانەی شارێکێکە لەو نەخۆشخانانەی کە خزمەتێکی زۆری کردووە و کە دکتۆریش باسی کرد تیمی زۆر پێشکەوتووە بە شێوازێکی سەردەمیانە و زانستیانە چارەسەری نەخۆشەکانەکەن. ئەنجا هەر لەو بابەتە بمێنینەوە باسێکی نەخۆشخانەی هیوا بکەین. بێگومان نەخۆشخانەی هیوایەکە کە لەو نەخۆشخانانەی کە چەندەها ساڵە خزمەت بە نەخۆشانەکە بەتایبەت بۆ نەخۆشانی شێرپەنجە کە خۆی شێرپەنجە نەخۆشیەکی زۆر هەستیارە کەسەکە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەیەوە کۆمەڵک حاڵەتی نەئاسایی بەسەرایەت بۆیە کواڵیتی و شێوازی نەخۆشخانەکە زۆر گرنگە بۆ ئەوەی کە نەخۆشەکە بۆ کەمێکیش بێ هەست بە ئاسوودەیی بکات. ئەلەن ئەنجایەکەم هەواڵمان سەبارەت بە نەخۆشخانەی هیوایە بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین بزانین چ پێشکەوتنێکی تر ڕوویاوە لەم نەخۆشخانەیە بابێکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە. فەرموون. نەخۆشخانەی هیوا دەبێتە ناوەندێکی فێرکاری بۆ فێرخوازان لە سەرانسەری عێراقدا. لە دوایین کار و چالاکیەکانیدا نەخۆشخانەی هیوا بوو بە ناوەندێکی ڕاهێنان و فێرکاری تایبەت بە بەشی پاڵیەیتڤ یاخود هێورکردنەوە. لە چوارچێوەی ئەم چالاکیەدا نەخۆشخانەی هیوا بە سەرپەرشتی بەشی پاڵیەیتیڤی نەخۆشخانەکە و سەرۆکی سندینکای پزیشکی عێراقی هەستا بە ئەنجامدانی وەرکشۆپێک تیایدا بەشێک لە کارمەندانی نەخۆشخانەکە و ژمارەیەک پەرستاری ناوەندە شێرپەنجەیەکانی ناوەڕاست و خواروی عێراق بەشدار بوون. بەشی پاڵیەیتڤ واتە هێورکردنەوە جۆرێکە لە چاودێری تەندروستی. ئامانجی ئەم بەشە باشترکردنی کوالەتی ژیانی نەخۆش و کەمکردنەوەی ئازار و نیشانەکانی وەک هەناسەتەنگی و
ماندووبوون و حاڵەتە دەرونیەکان و گرفتە کۆمەڵایەتیەکان. ئامانجی ئەو وەرکشۆپە بەرەو پێشچوونی خزمەتگوزاریە تەندروستیەکان بوو. تایبەت بەو چارەخوازانەی بەدەست نەخۆشی شێرپەنجەوە دەناڵێنن. جێگەی باسە نەخۆشخانەی هیوا تاکە نەخۆشخانەی حکومیە کە بەشی پاڵیتیڤ لەخۆ دەگرێت. بەپێی ڕاگەیاندراوەکانی نەخۆشخانەکە مانگانە نزیکەی 25 نەخۆش و ساڵانە نزیکەی 240 نەخۆش لە بەشی پاڵیتیڤی نەخۆشخانەی هیوا داغڵ دەکرێن. تاکو ئێستاش زیاتر لە 2500 چارەخواز داغڵکراون. بەڕاستی نەخۆشخانەی هیوا جێگەی شانازیە. بەدەر لەوەی کە نەخۆشخانەی هیوا لیندا ناوەندێکی چارەسەرە لە هەموو عێراقدا، ئەتوانین بڵین کە ناوەندێکی فێرکاریشە بۆ ئەو پزیشک و ئەو پەرستارانەی کە لە بواری شێرپەنجە کارەکەن. لەم چالاکیە نەخۆشخانەی هیوا هەستاوە بەکردنەوەی وەرکشۆپێک بۆ ئەو پەرستارانی کە لە بواری شێرپەنجە کارەکەن، هەم لە خودی نەخۆشخانەکە و هەم لە ناوەڕاست و لە خواروی عێراق تایبەت بە بەشی پاڵیتیڤ یان هێورکردنەوە. ئەم بەشە تایبەتە بەوەی کە کارەکان لەسەر کەمکردنەوەی نیشانەکان، بە نمونە ئازار، بە نمونە هەناسەتەنگی، ماندووبوون، تەنانەت لایەنی دەرونی و تەنانەت کێشە کۆمەڵایەتیەکانیش بەم شێوەیە واکەن کە نەخۆش چارەخواز ئارامتر بێتەوە لە پاڵەوەی کە چارەسەری بنچینەی بۆ نەخۆشیەکە ئاکرێ، بەم شێوەی ئارامتریانەکە. ڕاستە بێگومان ئەنجامە بێگومان بەشێکە لە چارەسەرەکە، چونکە کاتێک نەخۆشەکە لە ڕێگەی کەمکردنەوەی ئەم نیشانانە لی بە تایبەت حاڵەتە دەرونیەکەی ئەکرێت نەخۆشیەکەی کەمتر بەرەو پێشچوونی هەبێت و وردە نەخۆشیەکەی کەم ببێتەوە. جیالەوە کردنەوەی وەرکشۆپ و ئەم جۆرە بابەتانە بۆ پەرستاران یاخود ئەو کارمەندانی کە نەخۆش لە بەردەستیانە و مامەڵەی ڕاستەوخۆیان لەگەڵ نەخۆشا هەیە زۆر گرنگە، چونکە لە پێشترە ئەمانە کەمتر بوو، ینی جۆرێک لەوەی کە توندی هەبوو بەرامبەر بە نەخۆش، بەڵام خۆشحاڵیە کە ئێستا بێگومان هەستی پێ ئەکرێت کە زۆربەی کارمەندان بە شێوەیەکی زۆر نەرمونیان و سەردەمیانە و زانستیانە لەگەڵ نەخۆشە هەڵسکەوتەکەن. بێگومان و بابیریشمان نەچێت چەندێک چارەسەری بنچینەی بۆ چارەخوازە گرنگە، لەوەش گرنگترە کە نیشانەکانی کەم و لەوەش گرنگتر لایەنی دەرونی و پەیوەندی کۆمەڵایەتیەکانە. بۆیە لە بەشی پاڵیتیڤ یاخود هێورکردنەوە هەموو ئەم خزمەتگوزاریانە بەردەسە و وەک لینداژ وتی کردنەوەی وەرکشۆپ بۆ ئەوەی کە پەرستاران و پزیشکانیش زیاتر شارەزامن لە مامەڵەکردن لەگەڵ چارەخوازانە هەنگاوێکی زۆر گرنگە. ئەچینە لای هەواڵێکی تر کە تایبەتە بە نەخۆشی شێرپەنجە. لەم هەواڵەیە پێتانەڵین کە چۆن دەرزی یا دەرمانی کێشدابەزاندن مەترسی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە کەمەکاتەوە. باچینە لای هەواڵەکە. دەرمانەکانی دابەزانی کێش مەترسی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە کەم دەکەنەوە. لە دوایین کۆبوونەوەی کۆمەڵەی ئەمریکی بۆ شێرپەنجەناسی، کاریگەریەکانی کۆمەڵە دەرمانی GLP-1 لەسەر نەخۆشی شێرپەنجە تاوتوێکرا. ئەم کۆمەڵە دەرمانە تایبەتە بە کەمکردنەوەی ئارەزووی خۆراک و بەهێزکردنی زیندە چالاکی جەستە. لە باوترین دەرمانەکانی ئەم کۆمەڵەیەش بریتین لە تارس، پەتاید و سێماگلوتایت. لەم کۆبوونەوەیەدا توێژینەوەکانی ناوەندە شێرپەنجەیەکان تاوتوێکرا، لەوانش زانکۆی پێنسڵڤانیا و پیمانگای شێرپەنجەی ڕوودگەرس. پسپۆڕان ڕای دەگەێنن لە ئەنجامی توێژینەوەکاندا کە بە بەشداری نزیکەی 10,000 چارەخواز ئەنجام درراوە بۆمان دەرکەوتووە بەکارهێنانی کۆمەڵە دەرمانی GLP-1 مەترسی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە کەم دەکاتەوە. گەورەترین کاریگەری دەرمانەکەش لەسەر هەریەکە لە شێرپەنجەکانی مەمک و جگەر و کۆڵۆن و ڕێکە و سیەکاندا دەردەکەوێت. لەبارەی هۆکارەکانی کاریگەری ئەم دەرمانە لەسەر شێرپەنجە، زانایان ڕای دەگەێنن قەڵەوی یەکێکە لە مەترسیە گەورەکانی توشبوون بە شێرپەنجە. دابەزاندنی کێشیش خۆپارێزیەکی گەورە و کاریگەرە، سەرباری ئەوەش دەرمانەکانی کۆمەڵەی GLP-1 ڕێژەی هەوکردنی جەستە دادەبەزێنن، ئەمەش مەترسی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە کەم دەکاتەوە.
بەڵێ ئازیزانم وابزان من خۆم پرۆگرامێکی تایبەت باسی ئەم دوو دەرمانم بۆ کردن سیماگلوتایت و ترسپێتایت کە بۆ شەکرە بەکاریە و هەندێک کەسیش بۆ دابزانی کێش بەکاری ئەهێنێت بەڵام بێگومانە بێت بە ڕێگەی نووسینی دکتۆرەوە بەکار بهێنرێت دیارە کە زانایان زیاتر لە کۆڵینیایان کردووە سەبارەت بەم دوو دەرمانە و وەکو ڕێگەیەک بۆ چارەسەری شێرپەنجە دایانناوە بەڵام هێشتا لە لێکۆڵینەوە بێگومان لیندا خۆشبەختانە کە ڕۆژ بە ڕۆژ بواری تەندروستی بەرەو پێشەچێ ڕۆژ بە ڕۆژ داهێنانی باشتر و جوانتر بۆ مرۆڤایەتی بەردەستدەبێت ئەمەش یەکێکی ترە لەو داهێنانانە واتە وەک خۆ دووتێ ئەگەر بێت و چارەخوازێک بێگومان بە ڕاوێژی پزیشک ئەم جۆرە دەرمانانەی بۆ بەکاربێنرێت بێگومان بە لێکدانەوەی ئەوەی کە ئایا ئەم چارەخوازە گونجاوە بووی کە ئەم جۆرە دەرمانانی کێشدا بەزاندن بەکاربێنێت ئەوە مەترسی توشبوونی بە شێرپەنجە کەمەکاتەوە و تەکنیکی ئەم دەرمانش لەوەدایە کە بێگومان قەڵەوی یەکێکە لە هۆکارەکان و یاخود مەترسیەکانی توشبوون بە شێرپەنجە ئەوەی ئەم دەرمانانە و کاتێک چارەخوازەکە کێشی دابەزێنێت ئەوە مەترسیەکەی کەمەکاتەوە خۆشبەختانە باوەشمان بیر نەچێت دەرکەوتووە لیندا کە ئەم دەرمانانە کاریگەری لەسەر هەوکردنەکانی جەسەش کەمەکاتەوە واتە هەوکردنی جەسە دابەزێنێ ئەمەش دووبارە مەترسی توشبوون بە شێرپەنجە کەمەکاتەوە ڕاستە بێگومانەوە هەواڵێکی خۆشە اینجا بێگومان لەبەرەوەی شێرپەنجەیەکێکە لەو نەخۆشیانی کە هەم چارەسەری قورسە هەمیش تا ڕادێک باوە بە تایبەت لەبەرەوەی ئێستا شێوازی ژیان بەرەو خراپی چووە زیاتر خواردنی خێرا و ئەم بابەتانە جگەرەکێشان ئەوانە هەیە ئەمەش هۆکارێکم بۆەوەی کە شێرپەنجە بەرەو زیاتر بڕوە بۆیە زانایان بەردەوام لە کۆڵینەوەیان بۆ ئەوەی کە دەرمانێک بدۆزنەوە کەمترین کاریگەری لاوەکی یاخود زیانی لاوەکی هەبێ وە زۆرترین ئیفەکتی هەبێتە زۆرترین کارکردنی هەبێ لەسەر نەخۆشیەکە ئەنجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە شێرپەنجەی مناڵان کە بە پێی ڕاگەیەندراوێکی WHO ئەڵێت کە لە سەدادەی نەخۆشی شێرپەنجەی مناڵان بۆ ماوەیە اینجا بۆی زانەری زیاتر وەربگرین بابێکۆ بچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون ڕێکخراوی تەندروستی جیهانی زانیاری نوێ لەبارەی نەخۆشی شێرپەنجە لە منداڵاندا بڵاو دەکاتەوە سپۆڕانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایدەگەێنن نزیکەی لە سەداتەی شێرپەنجە لە منداڵاندا دەگەڕێتەوە بۆ هۆکارە بۆ ماوەیەکان سەرباری ئەوەش هەندێک نەخۆشی دیکە لە منداڵاندا مەترسی توشبوون بە شێرپەنجە زیاد دەکەن لەوانەش نەخۆشی مەلاریا و توشبوون بە ڤایرۆسی HIV بەپێی ئامارەکان ڕێژەی چاکبوونەوە لە نەخۆشی شێرپەنجە لە منداڵاندا لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە دەگۆڕێت بە جۆرێک کە ڕێژەی ڕزگاربوون لە نەخۆشی شێرپەنجە لە منداڵاندا لە وڵاتانەی داهاتیان بەرزە دەگاتە نزیکەی لە ١٨ لە بەرامبەردا لە وڵاتانەی داهاتیان نزمە بەکەمتر لە 30 دەخەمڵێنێ شارەزایان ئاماژە بەوە دەکەن دەستنیشانکردنی پێشوەختەی شێرپەنجە لە منداڵاندا کلیلی چارەسەری یەکجاری و ڕزگاربوونە لە نەخۆشیەکە بۆ ئەمە بەستەش پێویستە نیشانەکانی سەر ئێشەی توند و تایبەرز و دابەزانی کێش و ئازاری ئێسک و پێویستە پشتگوێ نەخرێن لە کاتێکدا بوونی ئەم نیشانانە لە منداڵاندا پێویستە بە زووترین کات ڕاوێژ بە پسپۆڕی تایبەت بکرێت ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایدەگەێنێت ئامانجی ئێمە ئەوەیە ڕێژەی چاکبوونەوە و ڕزگاربوون لە نەخۆشی شێرپەنجە لە منداڵاندا بەرز بکەینەوە بە جۆرێک کە بەلایانی کەمەوە تا ساڵی 2030 بگاتە نزیکەی لە 60 لە هەموو وڵاتێکدا. زۆر باشە ئەم هەواڵە هەم هەواڵێکی دڵخۆشکەر و هەم هەواڵێکی ناخۆشیشە لەبەری لەم هەواڵەیە پێمانەڵێت کە لەلایەکەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی و سەرجەم ناوەندە تەندروستیەکان گرنگیەکی زۆر بەهۆیەن کە چارەسەری باشتر بۆ شێرپەنجە لە مناڵاندا بدۆزرێتەوە ئەم هەواڵە پێمانەڵێت کە لە بەشێک لە وڵاتانی کە داهاتیان بەرزە ڕێژەی ئەو خزمەت گوزاریانی کە بەردەستە بۆ چارەخوازان زۆرە ڕێژەی چاکبوونەوە زۆرە بەڵام لە وڵاتانی کە داهاتیان نزمە ئەم ڕێژەیە کەمە بێتەوە بۆیە هیوادارین کە لە داهاتوە بکرێت بتوانرێت بە ڕێژەیەک
چارەسەردابین بکرێت کە لە هەموو وڵاتێکدا چارەسەری پێویستە بێت و ڕێژی چاکبوونەوە بەرز بێتەوە. ڕاستە بێگومان لەبەرەوەی ئاگالێبوون لە نەخۆش بەبێ ئەوەی کە ڕەچاوەوە بکرێت لە چ وڵاتێک یاخود داهاتەکەی چەنە ئەمە مافێکی سەرەکی خۆیەتی بۆیە هیوادارم کا لەسەرەوە بکرێت کە لەو وڵاتانەی هەژارنشینن و دەستیان ناگا بەو شوێنانەی کە ئەتوانن خزمەتی نەخۆش بکەن بە باشی بۆیان دابین بکرێت. جالەوە باسی بۆ ماوەیشمان کرد لە هەواڵەکەیە کە باسمان لەوە کرد کە لە سەدادەی نەخۆشەکانی شێرپەنجەم لە مناڵاندا ئەگەری هەیە بۆ ماوەیی بێت بۆیە ئەوەی تر ئەزانین کە شێوازی ژیان گرنگە بێگومان ئەو کاتەی دایکەکە دووگیان بۆ بە مناڵەکە چی کردووە شتی تەندروستی خواردووە ئەمەش هەر گرنگە بۆی کە مناڵەکە تەندروست بێت. بێگومان بەدەر لەوە لیندا زۆر گرنگە کە نیشانەکان پشتگوێ نەخرێت. بەنمونە ئازاری زۆر سەرێشەی زۆر دابەزانی کێش بەبێ هۆکار لە هەرە هۆکارە باوەکانی یاخود لە هەرە نیشانە باوەکانی توشبوونە بە شێرپەنجە گرنگە کە لەگەڵ دەرکەوتنی هەریەکێک لەم نیشانانە پشتگوێ نەخرێت و ڕاستەوخۆ پسپۆری تایبەت بیبینێ. ڕاستەنجا ئەم نیشانانە لە مناڵانە نیشانەی ئاسایی نین لەوانەیە لە گەورەیە کەمە لای ئاسایی بێ بۆ منەوتی بێتی ئەمڕۆ کۆمەڵێک ئیشم کردووە یاخود وردە تەمەەن بەرەو سەرەوە چێ کۆمەڵێک نیشانیتیا دەرەکەوێت لی تێکەڵە بێ نازانێ نیشانی نەخۆشیە یاخود نا بەڵام لە مناڵانە ئەم نیشانانە بێگومان ئاسایی نین. ئەجا باسی ئامارەکان بکەین ئامارەکان زانام چیمان پێ ئەڵێن یەکەم ساڵانە نزیکەی 400,000 مناڵ لە جیهانە تووشی شێرپەنجە بن کە ئەمەش ڕێژەیەکی زۆر بەرزە بێگومان مناڵ کە تەمەنێکی کەمی هەیە یان ئەوەیە هۆکارەکەی بووماوەیە یاخود ئەوەیە هۆکارەکەی ئەوەیە کە دایکەکە لە کاتی دووگیانی شتی باشی نەخواردووە یاخود هۆکارەکەی ئەوەیە لەو ماوەی کە ژیاوە شێوازی ژیانی باش نییە ئەمە جا لە بۆ ماوەیەکە کە ئەمە بەدەست خۆی نییە ینی ڕاستە بێگوان باسی باوترین جۆرەکانی شێرپەنجە بکەین لە مناڵانە بەپێی ئامارە جیهانیەکان ئەم شێرپەنجانە یاخود ئەم جۆرانی کە بۆتان باسەکەین ئەمانە باوترین جۆری نەخۆشی شێرپەنجەن لە مناڵانە کە پێگەت لە شێرپەنجەی خوێن و شێرپەنجەی لیمف و شێرپەنجەی ئێسک و غودە و گرەی شێرپەنجەی مێشک ئەمانە باوترینەکانن لە ناو مناڵانە و بەدەر لەوە جۆرەکانی تری شێ بەڵام ئامارەکان ئەڵێن ئەم ڕێژەیە زۆرترینە بۆیە هەریەشێک لەمانە چارەسەری تەواوی پێویستە هەریەشێک لەمانە پێویستە لەگەڵ دەستپێک یان دەرکەوتنی هەر نیشانەیەک یاخود تەنانە دەکرێت بڵێن گرنگە کە دایک و باوکان پشکنینی مناڵەکانیان پشتگوێ نەخەن لە بروی مناڵەکە ڕەنگە خۆی نەزانێ پشکنین چییە پێویستەوە لەسەر شانی دایک و باوکان بێت کە زوو پشکنینیان بۆ بکەن. ڕاستە بێگومان دەست خۆش ئەلەن اینجا جیالەوە باسێکیەوە کەین دووبارە کە بەردەستبوونی چارەسەر بەپێی ئەوەی کە وڵاتەکە ڕێژەی داهاتی بەرزە یاخود نزمە ئەگەر هاوکارانم یارمەتیم بن بۆی ئامارەکان ببینین بێگومان ئامارەکان دڵخۆشکەر نین دڵخۆشکەر لەبەرەوەی ئەوانەی کە داهاتیان بەرزە ڕێژەیەکی بەرزی چارەسەریان هەیە بەڵام ئەوەی کە داهاتی نزمە بەداخەوە ڕێژەیەکی زۆر کەمەواتە جیاوازێکی زۆر گەورە لە بینیانە هەیە کە وڵاتانی داهات نزم لە 1970ەوە وڵاتانی داهات بەرز لە 1996 کە ئەمە جیاوازێکی زۆرە بێگومان ئەتواندرێت کە ئەو وڵاتانەشی کە هەژار نشینن لە ڕێگەی یارمەتیدانی وڵاتانی ترەوە یاخود ڕێکخراوە گەورەکانەوە یارمەتی بدرێن بۆ ئەوەی کە سادەترین مافی خۆیان کە ڕزگاربوونە لەو نەخۆشیە وەربگرن. بێگومان زۆر ڕاستە لیندا ئێمە ئەمڕۆ باسێکی ئەو چارەخوازەمان کرد کە خۆشبەختانە لە نەخۆشخانەی شار بوژانەوەی بۆ کرابوو ژانی بۆ گەڕایەوە لەمە بۆمان دەرکەوێت چەندێک گرنگە چارەسەری پێویست لە هەر بوارێک و لە هەر نەخۆشیەکە بەردەست بێت زۆر ناڕەحەتە هەم بۆ خودی چارەخوازەکە و هەم بۆ کە سوکاری نەخۆش کە تووشی گرفتێکی تەندروستی بێت ناوەندی تەندروستی یاخود خزمەتگوزاری تەندروستی لەلاوە نزیک نەبێت یاخود بەدەست نەبێت و بە تایبەتی لە شێرپەنجەیە کە شێرپەنجە ئەو نەخۆشیە کە مەترسی زۆرە خاتە سەر ژیانی چارەخوازان بۆ هیوادارین کە لە داهاتووە ئەم ڕێژانە بەرز بکرێتەوە تاوەکو بەردەست بێ بۆ هەموو وڵاتان و هەموو دانیشتوانی گیان. بێگومان اینجا لەبەرەوەی کە شێرپەنجەیەکی کە لەو نەخۆشیانەی کە کەسەکە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەییەوە کۆمەڵک حاڵەتی بەسەرایەت بۆیە پێویستەکە هەر کەسێک ئەو مافەی هەبێت کە بتوانێت چارەسەرەکان وەربگرێت خۆشبەختانە لە سلێمانی نەخۆشخانەی هیوا هەیە بێگومان لە کوردستان اینجا بەباشی خزمەت بە نەخۆشەکانەکە ئەوەی کە ئێمە چوین بۆ نەخۆشخانەی هیوا و بینی ومانە بەردەوام ئامێری تازەیان بۆیێت هەتا ئامریکان بۆاتۆ بۆ ئەوەی کە خانمان کاتێک کە تووشی نەخۆشیەکە بن و کیمۆسێراپی یاخود دەرزی کیمیایی بەکارێنن
قژیان ئەوەرێت ئەمریکان هێناوە کە تووشی ئەم قژ وەرینە نەبن کە ئەمە لە ڕووی دەرونیەوە پشگیریەکی زۆر گەورەیە ئەلم بێگومان زۆر ڕاستە جا لەگەڵمانە بمێنەوە بە وردی باسی نەخۆشی شێرپەنجەکەین لە مناڵان پسپۆری تایبەت بە بوارەکەمان لەگەڵایە وچانێکی زۆر کورد وەرەگرینەوە بە جێمان مێڵن لەسەر شاشەی کورسات بمێنەوە لەگەڵتانە بەردەوامە بین. دووبارە سڵاو و ئازیزانم ئەنجا بۆی بەورتر باس لە شێرپەنجەی مناڵان بکەین. میوانداری زۆر بەڕێز دکتۆر زەردەش بەکرد پسپۆری نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەی مناڵانمان کردووە. دکتۆر بەخێر بیت. هەر بژیت دکتۆرەمەوە یەکسەر بەوە دەست پێ بکەم جیاوازی چییە لە نێوان شێرپەنجەی گەورەکان و شێرپەنجەی مناڵان؟ هێما گەر باسی شێرپەنجەی مناڵان لەگەڵ شێرپەنجەی گەورە ساڵانەکەین لە کۆمەڵشتا بڵین مشتەرەکن و لە کۆمەڵشتیشا جیاوازن. بۆ نمونە ئێمە کۆمەڵێک شێرپەنجەمان هەیە کە ئەم شێرپەنجانە تایبەتن لە مناڵانە و تەنها لە مناڵانە دروستە بن و ئەو کۆمەڵە شێرپەنجەی کە لە گەورە ساڵانە دروستە بن ئەمانە لە مناڵانە دروست نابن و بەشێکیان کە لە مناڵان دروستە بێت لە گەورە ساڵانە دروست نابێت. ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ئەوە هۆکارەکانیش جیاوازە بێت یعنی جگەلەوەی کە ئێمە ئەتوانین بڵین ئەم کۆمەڵە شێرپەنجەیە کە لە مناڵانە هەیە و لە گەورە ساڵانانیە بەڵام حاڵەتی زۆر دەگمەنمان هەیە کە لەوانەیە بڵین هی مناڵان بێ بەڵام لە گەورەیە دەرکیان هی گەورە بێ لە مناڵانە دەکرێت بەڵام بە شێوەیەکی عام و بە شێوەیەکی گشتی ئەمانە تایبەتن بە مناڵان کە ئەڵین لە مناڵانە دەرەکەوێت یعنی لە گەورە ساڵانە دەرناکەوێت. هۆکارەکەشی ئێمە ئەگەر باسکەین لەوانێت تۆ هەمومان بیست بێتمان هۆکاری توشبوونی شێرپەنجە وەکو هۆکارە سەرەکیەکە نەزانراوە بەڵام کۆمەڵی هۆکاری یاریدە دەرمان هەیە. لە مناڵانە هۆکاری بۆماوەیی باوترین هۆکارە کە تا ئێستا بە تەواوەتی و دۆزرا بێتەوە کە بڵین ئەمە هۆکاری بۆماوەی چ شتێکی تر هەیە. بەڵێ ئێمە هۆکاری ژینگەیمان هەیە بەڵام ئێستا تۆ لەوانێ لێم بپرسی بڵێ مناڵێکە 4 مانگە تەمەنی ئێمە خۆمە هۆکاری ژینگەی نییە بۆی ئەم هۆکارانە بڵین لاواسترن بەڵام هۆکارە سەرەکیەکە یان ئەو هۆکارانی کە سەلمێنراوە تا ئێستا لە مناڵانە هۆکاری بۆماوەیە کە سەلمێنراوە لە مناڵانە کە ببێتە هۆی توژبوون بە شێرپەنجە بەڵام ئەمەژەوە ناگرێتەوە با بڵین ئەگەر دایک و باوکەکە شێرپەنجەیە بۆ ئیتر ئەم مناڵش تەواو 100% بەڵام ئەمە وا بڵین ڕیسک فاکتەرە یعنی احتیمالەتی دروستبوونی شێرپەنجە لە مناڵەکە زیاد ئەکات. بۆیە ئێمە دایمە پێمان باشە کە ئەو دایک و باوکانە ئەگەر خزم نەبن باشترە لەبەری کە خزم بن سێرێکی کەلەمی شاهەبێ و لەوی شاهەبێت احتیمالی دروستبوونی شێرپەنجەکە لەمە زیاترە وەک لە ئەگەر کەسەکە بڵین دایک و باوکەکە غەریبە بن بە یەکتر. زۆر باش دکتۆر باسی ئەوت کردکە وتێ جۆرەکانی شێرپەنجە لە مناڵەوە بۆ گەورە ساڵان ئەگۆڕێ وتێ ڕەنگە هەنێ شێرپەنجە لەمانە هەبێ لەوانە نەبێ ئەتوانی بۆمان پۆلێم کەی کە بەگشتی چی نەخۆشیەکی شێرپەنجە لە مناڵانە زۆر باوە. بەڵێ ئێمە ئەگەر بەم شێوەیەکی بینەوە باوترین جۆری شێرپەنجە لە مناڵانە شێرپەنجەی خوێنە. شێرپەنجەی خوێن تقریباً 25 بۆ 28 کۆی شێرپەنجەکان شێرپەنجەی خوێنە یعنی با بڵین لیوکیمیا. لە دوای ئەوە شێرپەنجەی کۆئەندامی دەمارە کە دووهەم باوترین جۆری شێرپەنجە لە مناڵانە کە ڕێژەکەی ئەگاتە لە 120 کۆی شێرپەنجەکان. ئیتر شێرپەنجەکانی تر بە ڕێژەی لە 106 و ئەوانە بۆ نمونە شێرپەنجەی ڕژێنی سەرگورچیلە شێرپەنجەی ماسولکە شێرپەنجەی لیمفەگرەکان ئیتر بەو شێوەیەت هەتا وەکو کۆتاییەکەی. دەستخۆش دکتۆر زووترین نیشانەکان یاخود دیارترین نیشانەکان چین کە مناڵەکە تووشیە بێت بۆی کە دایک و باوکان ئاگادار بن و مناڵەکە بێن بۆ لای دکتۆری پسپۆر؟ بەڵێ بەپێی جۆری شێرپەنجەکە و قۆناغی شێرپەنجەکە ئەگۆڕێ. بۆنمە تۆ ئەگەر ئێمە باوترینیان باسکەین کە شێرپەنجەی خوێنە لیوکیمیایە سەرێکی ئەم مناڵە بێهێزە بێت لاوازە بێت لە گەشەی دو ئەکەوێت بێتاقەتە بێت توانای یاریکردنی لەگەڵ مناڵەکانی تری نابێت هەنێجار ئازارێکی زۆری لە ئێسکەکانی جسمیا ئەبێت لەگەڵیشە سپڵی ئاوسێت اینجا وردە دوایی تۆزێ زیاتر ئەبێت خوێنیدا ئابەزێت مەناعیدا ئابەزێت زوو تووشی ئیلتیاباتە بێت ئیتر نەخۆشەکەت هەستی پێ ئەەکەی کە ئەمە بەتەواوەتی نەخۆشە. ئیتر تۆ یەکەم جار ئەو دایک و باوکە عادەتەن ئەیبەنە لای یان عیادەیەک چونکە ئێمە وەکو نەخۆشخانەی هیوا با بڵین بە زۆربیان کێنە لای ئێمە لە لای دکتۆرێکی بەڕێزی ترەوە بینراون لە دەرەوە ئیتر ئایا عیادە بێت یان بنکەیەکی تەندروستی بێت ئەو نەخۆشەکە گومانەکات لەلایەن دکتۆرەکە و کە گومانی لێکرێت ئەنێرە بۆ نەخۆشخانەی هیوا لە نەخۆشخانەی هیوا ئیشەکانی تری زیاتر بۆ ئەکرێ چونکە ئێمە خۆتەزانی سنتەرێکی تایبەتین بە شێرپەنجە ینی تەشخیسەکەمان ئەگەڕێتەوە لای خۆمان و لە لای خۆمان تەشخیسی یان بڵین دەستنیشانکردنی کۆتایی ئەکرێت.
زۆر باشە. دکتۆر کاتێک مناڵێک بۆ شێرپەنجەی خوێن باسکەین کە وەک بەڕێزێوتێ باوترین جۆری شێرپەنجە لە مناڵانە کە مناڵێک تووشی ئەم جۆرە شێرپەنجە و بێت چۆن مامەڵی لەگەڵاکەن و ڕێکاریە پێویستیەکانی چارەسەر چین؟ بەڵێ ئێمە عادەتەن کە دایک و باوکەکە یان کەسە نزیکەکان یان ئەو کەسێک کە بەخێوی ئەکادیەتە لای ئێمە زۆربەی زۆریان ئەگەر مناڵەکە تۆزێت تەمەنی هەبێت ئەڵێن بە نەیزانێت یان خۆمان پێیانەڵێن یان لە ڕێگەیەکی ترۆپیانڵێن ئەمە زۆرترین کات تووشی ئەم کێشەیە ئەبین چونکەیتر دایک و باوکەکە یەکەم جار حەز ناکەن مناڵەکە بزانێ بۆیە ئێمە بە یارمەتی مناڵ پارێز و کۆمەڵێک باحیسی دەرونیمان هەیە کە پێیان ئەڵین بە دایک و باوکەکە کە ئەم شێرپەنجەیە کە تووشی بۆ ئەم مناڵە ئەمە کۆتایی ژیان نییە ئەمە تاقیکردنەوەیەکە ئێمە کە دەست ئەکەین بە عیلاجکردنەکە کۆمەڵێک ماکی عیلاجەکانمان ئەبێت کۆمەڵێ مزعافاتمان ئەبێت کۆمەڵێ داخڵبوونێکی زۆرمان ئەبێت لەبەرەوەی شێرپەنجەی خوێن لە بیدایەتە کە بڵین باوترینەکان باسکی لاوانەیە یەک مانگی ڕێک لە بەشی جیاکراویان عەزل داخڵ ئەبێت لای ئێمە کۆمەڵێکی زۆر تووشی کێشە و مەشاکیل ئەبن ئەبێت چەندێک ئێمە مشوریان نەخۆینە بێت دایک و باوکەکەش ئاوا لەگەڵمانە بن هەنێ دایک و باوک هەیە ڕاستەکەی زۆر لە مناڵەکە ئەشارنەوە کە کاتێک ئەو کاتێک کە چارەسەری کیمیایەکە وەرەگرێت کە قژی ئەوەیە تو دوایی پێی ئەڵێن ئەچی مناڵەکە زۆر تووڕە ئەبێت زۆر ڕقەبێت لەگەڵ دایک و باوکە بۆیە من ئەمە پەیامێکە بۆ هەموو دایک و باوکەکان ڕاستەکە نایڵن ئێمە پێیان بڵین بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ئەو مناڵە گەورانە خۆیان حەقە بزانن وێ بزانن کە چی لە جسمی خۆیانە جی لە لاشەی خۆیانە ئەگوزارێ بۆ ئەوەی کە ئێمە وا بەرزیان بکەینەوە وا وریان بەرز بکەینەوە کە بتوانێت لەگەڵ عیلاجەکەی منە ورەیەکی بەرزتر بۆ ئەوەی نەتیجەیەکی باشتری هەبێت. دەستخۆش دکتۆر سەبارەت بە چارەسەریەکانی ئایا چارەسەریەکانی هەروەک گەورە ساڵانە یاخود قۆناغەکانی چونکە ئەمە زۆرە بیستین لە گەورە ساڵانە لێ قۆناغی سێ خراپە و تر ئەگەری چاکبوونەوە کەمترە و ئەمانە ئایا لە مناڵانیشە ئاوایە ئەنجا شێوازی مناڵ زۆر جاڵێن مناڵ باشترە بەرمناها ئەندامەکان هەمووی زۆر ماندوو نەبوون ئایا چارەسەریەکان ئاسانترە لە مناڵانە لە چاو گەورە ساڵانە؟ بەڵێ ئێمە گەر شێرپەنجە لە مناڵانە و لە گەورە ساڵانیشە پۆلێنێکین بە دوو جۆرەوە شێرپەنجەی گرێڕقەکان لەگەڵ شێرپەنجەی خوێنە خوێن و لیمفەگرەکان و خوێن بەجیایە و شێرپەنجەی گرێڕقەکانیش بەجیایە لە شێرپەنجەی خوێنە لیوکیمیایە قۆناغمان نییە لە مناڵانە گروپمان هەیە ئەتا گروپەکەی بەرەو سەروتر ببڵین ئەویان خراپترە بەڵام لە شێرپەنجەی گرێڕقەکانە قۆناغمانەیە قۆناغی 1 و 2 3 و 4 هەتا قۆناغەکە بەرەو سەروتر بێت ینی خراپترە ینی بڵاوبوونەوەمان زیاترە ینی ئێستا ئەگەر قۆناغی یەک بێت لەوە چێ هەنێن نەخۆشی شێرپەنجەی مناڵ هەیە لە قۆناغی یەکەمە تەنها بەلابردننی گرێ شێرپەنجەکە کۆتایی پێەیە پێویست بە شتێکی تر ناکە بەڵام ئەگەر تۆ قۆناغی 4 بێ ئەو کاتە تۆ پێویستت بە چارەسەر بە تیشکیشە بێت لەگەڵ نەشتەرگەرێکە چارەسەر بە تیشکیشە بێت چارەسەر بە کیمیاییشە بێت و کۆمەڵێک چارەسەری تریشمان هەیە چارەسەر بە دەرمانە دەگمەنەکان تارگێت تراپی یان دەرمانە دەگمەنەکان کە ئەمە تازە هەیە و بە خۆشحاڵی و بەشێکیان هەیە لە نەخۆشخانەیە و بەشێکیشانە لەبەر ئەوەی کە کولفەیەکی زۆری هەیەیان هەنێکیان هەیە لە گەورە ساڵانە سەلمێنراوە هێشتا لە مناڵان نەسەلمێنراوە ینی ئەم هەموو چارەسەرەمانە بێت بۆیە دایک و باوکەکان وا باشتر لە قۆناغێکی سەرەتایە بن چونکە قۆناغی سەرەتایی هەم بۆ نەخۆشەکە باشترە هەم ڕێژەی ژیانی باشترە و هەم کولفەی بۆ نەخۆشەکەش و بۆ نەخۆشخانەی هیوە بۆ هەموو کەس و کارەکەشی باشترە بۆیە هەتا لە قۆناغی سەرەتایی یابێت باشترە و نسبەی نەجاحیشمان زۆر باشترە. باشە دکتۆر باسی نەخۆشخانەی هیوا بکەین چارەسەرەکان تا چەنە بەردەسن لە هیوا بۆ بنمونە شێرپەنجەی خوێن کە باوترین جۆری شێرپەنجە لە مناڵانە تا چەندێک چارەخواز یاخود کەس و کارەکەی دایک و باوکی ئەتوانن چارەسەری پێویست بەردەست بکەن لە نەخۆشخانەی هیوا و ئەم چارەسەرانە تێچووەکەی بە تەنها لەسەر کەسوکاری چارەخوازەکە یاخود مناڵەکە بێت یان چۆنە؟ بەڵێ ئێمە ئەگەر بە شێوەیەکی گشتی باز لە چارەسەر بکەین تەنها هەر چارەسەری کیمیاوی نییە ئێمە ئەگەر باسی گرێ ڕقینیان باسی شێرپەنجەی خوێنکەین دوشتی جیاواز باشە ئەگەر باسی شێرپەنجە بە شێوەیەکی گشتیکەین چارەسەرەکان بریتە بن لە چارەسەر بە کیمیاوی چارەسەر بە تیشک لەگەڵ نەشتەرگەری لەگەڵ بەشێکی تریشمان هەیە سنتەری چاندنی مۆخ کە ئەمەش بەشێکی زۆر گرنگە لەگەڵ چارەسەر بە دەرمانە دەگمەنەکان لەگەڵ چارەسەر بە عیلاجی مەناعی پێ ئەوترێت ئەمانە هەمووی چارەسەرن ینی ئێمە ئەتوانین بڵین لە ڕووی نەشتەرگەریەوە زۆر باشین و زۆر پێشکەوتوین ڕاستە هەنێ لە نەشتەرگەرەکان لاوانەیە لە نەخۆشخانە حکوومیەکانە نەکرێت بەڵام لە نەخۆشخانە تایبەتەکان ناکرێت کە ئەمە شتێکی باشە چکە جاران نەخۆش بواە چایەتە دەروی کوردستان و نەشتەرگەرێکی بکردا بەڵام ئێستا بە خۆشحاڵی و ئەتوانم بڵێم زۆربەی زۆری نەشتەرگەرەکانەکرێت
وەکو چارەسەری کیمیاوی ئەتوانم بڵێم زۆربەی زۆری لە 90 چارەسەری کیمیاویەکانمان هەیە و وجودێتی هەیە لە ناو نەخۆشخانەی هیوایە و سنتەری ژیانەوە کە تاکە سنتەرە لە سلێمانیە بۆ چارەسەر بە تیشک ئەوانیش ڕێژەیەکی زۆر باشیان لە وەرگرتووە لە چارەسەرەکان بۆ ئێمە ئەوەی کە ئەمێنێتەوە چارەسەرە مەناعەکانە زائیدەن چارەسەری دەرمانە دەگمەنەکانە کە بەڕاستی نەک لێرە لە هەموو وڵاتانە ئەو نەقسە هەیە لەبەری تۆ ڕۆژ بە ڕۆژ نەخۆشەکە لە زیاد بوونە ڕۆژ بە ڕۆژ نەخۆشی زۆرترت بۆیە ئێمەمان بیر بێت لە نەخۆشخانەی ئێمە تەنها شاری سلێمانی وەرناگرین شارەکانی تری وەکو کەرکووک و بەشێکی ناوڕاست و باشووری عێراقی ژوورەکەین لەبەرەوە ئێمە زەختێکی زۆرمان لەسەرە لەبەرەوەی خۆت ئەزانن نەخۆشخانەی هیوا ئێستا بۆ بە نەخۆشخانەیەکی زۆر ناودار نەکرد لەسەر ئاستی کوردستانە بگرێت لەسەر ئاستی عێراق و ئاستی ناوچەکەشە نەخۆشخانەی هیوا بەڕاستی ئێستا زۆر پێشکەوتووە بۆیە ئێمە لۆدێکی زۆرمان لەسەرە کە لۆدی زۆر لەسەر بوو پێویست بە عیلاجی زۆرتر بێت ینی ئەم نەقسە لە زاخۆ هەتاوەکو فاو ئەم نەقسە هەر هەیە لەو عیلاجانەیە ینی ئەمە شتێکی ئاساییە لە هەموو ئەم وڵاتانەیە هەروایە لەبەرەوە پێویستمان بە یارمەتی هەموو کەسێکە لە حکومت بێت لە حیزب بێت لە تاکە کەس بێت لە هەر کەسێکەوە کە بتوانێت یارمەتی نەخۆشخانەی هیوا بن باشە وەکو تێچووەکە چۆن دابەشەکرێ ئایا لە ئەستۆی کە سوکاری مناڵەکە بێت یاخود ئایا خێرخوازان هاوکارن ئایا حکومت هاوکارە لەم تێچووەیە بەڵێ تێچووی نەخۆشەکە خۆی لە سەرەتای داخڵبوونیەوە هەتاوەکو چوونە دەرەوەی ئەگەر نەخۆشی بۆ منە باوەکە وەربگرین کە نەخۆشی شێرپەنجەی خوێنە هەمووی لەسەر حکومەتە یعنی ئێمە ئەگەر بۆ نەخۆشی گرێڕەقەکەش باسکەین بۆ من پێویستم بە ئەشعەیەکی تەنووری هەیە کە پێچکانە لە دەرەوە بکرێ حکومت عقدی کردو لەگەڵ نەخۆشخانەیەکی ترە ینی تەنانەت پارەی ئەوەش نایەن یان هەنێ جار ئەگەر پێویستی بە نەشتەرگەریەکە بێت سندوقی شێرپەنجە هەیە پارەکەی بۆ سەرفەکات ینی زۆربەی زۆری ناتوانم بڵێم لە 100 بەڵام لە 1985 بۆ 90 ئەو کولفەی کە تێچووی نەخۆشەکەیە لەسەر حکومەتە و لەسەر بودجەی خستەخانەی هیوا خۆیەتی بەڵێ دەستخۆش دکتۆر لەبەرەوەی کە ئێوە ئەزانم کە لۆدێکی زۆرتان لەسرە خۆشت باست کرد بەڵام ئەمەوێ باسێکی لایانی دەرونیش بکەین ئایا ئێوە تا چەندێک گرنگیتان بەلایانی دەرونی نەخۆشەکانیەوە بە تایبەت لە مناڵانە کە خۆت و تەدەست دایک و باوکان ناڵن ئێمە پێیان بڵین ئێوە چۆن هەڵسکەوت لەگەڵ ئەم حاڵەتەیەکەن چونکە بێگومان نەخۆشیێکی ئاسایی نییە نەخۆشی شێرپەنجە بەڵێ ئێمە ئەگەر دایک و باوکەکەش نەڵێ ینی بە خۆشحاڵەوەستا چونکە ئەم زۆر دنیا پێشکەوتوێ سەسەیەکی نەخۆشیە بۆ لای من 14 ساڵیان 15 ساڵاڵێ دکتۆر من خۆم لە ChatGPT هەموو شتەکانی خۆم ئەزانم چیم بۆ ئەکرێ ینی هەموو شتێک ئەزانێ ینی ئەگەر دایک و باوکەکەش نەڵێ خۆی بە سەیرێکی ئەشعەی تەنوورێکە یان سەیرێکی با بڵین زەرعەکەی خۆی بکات سێکی معلوماتێکی زۆر باشی ینی کۆمەڵێک نەخۆشم هەیە کە تەمەنیان 13 و 14 ساڵە تەسەوڕ کە زۆربەی شتەکانی خۆیان ئەزانن کاتێک کە عیلاجێکیشی بۆ ئەەکەم عیلاجی کیمیاکە و ماکی عیلاجی کیمیاکە خۆیڵێ ئەزانم دکتۆرەوە ماکی عیلاجەکە بریسە دنیا پێشکەوتووە بەڵام ئەمە لە ڕووی دەرونیەوە بە هاوکاری مناڵ پارێز و ئەو باحیسە دەرونیانی کە هەمانە هەمیشە لەگەڵیانان ینی ئێمە زۆربەی زۆریان نەخۆشەکان ڕقەمی ئێمەیان لای ینی بەڕاستی ڕۆژ و شەو تەلەفۆنمان بۆ ئەکەن چەندێک بتوانین و توانامان هەبێت وەڵاممان ناوەتەوە داوامەکەشمان ینی خۆتان ئاگادانە هەتا 4 و نیو ئێمە لە داوامی ینی لەبەرەوە لەگەڵ نەخۆشەکان و نەخۆشەکان لەگەڵ ئێمەیە ینی وەکو معاملەیەکی کوڕ و باوکانە ئەکەین لەگەڵ کە سوکاری نەخۆشەکە وەکو خزم و کە سوکاری خۆمان معاملەیانەکەین ئەمە نییە بڵین ئێمە جوابیان نینەوە یان بڵین بەڕێیان بکەین ئێمە هەموو ئیشەکان بکەین ئەوەی کە لە توانای ئێمەیە بێت ئەگەر نەشتوانی بڵین ئەم شتە وجودێتی نیە لە ناو نەخۆشخانەی هیوایان لە کوردستانە وجودێتی نیە ئێمە پیانەڵین بۆ ئەوی دوایی ئاها نەخۆشەکان نەڵێ شتێکە بۆ لە دەرەوە ئەنی ڕۆژانە نەخۆش لە ناڵێم ئەمانە شت پێشکەوتووە ئەڵێ دکتۆر ئەو شتە دۆزراوەتەوە لە وڵاتە لێرە ئێمە نییە ئەنی لەگەڵ نەخۆشەکانە لە ڕووی دەرونیشە زۆر یارمەتیانین بە هاوکاری ئەوانەی کە باسمان زۆر باش دکتۆر باسی هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە لە مناڵانە خۆت باسە کرد کەوتێ هۆکاری بۆ ماوەیی سەرەکیترین هۆکارە هەندێک لە دایک و باوکان ئەپرسن کە ئایا خواردن کاریگەری هەیە بە نمونە ئیندۆمی بە نمونە جبس بە نمونە خواردنە خێراکان خواردنەوە گازەکان ئەم خواردنانە کاریگەریان هەیە یان مەترسی توشبوون بە شێرپەنجە لە مناڵانە زیاکەن بەڵێ ئەمە هەر وەکو گەورە ساڵان تۆ ئەگەر شێوازی ژیانی خۆت نەگۆڕی ینی مناڵێکت بۆیە تۆ مناڵێکی وەکو 1 ساڵ و ئەوانە ئەم شتانە ناخوا ینی عادەتەنەمەی کە ئەمە ئەخوات ینی لە تەمەنی سەر و تەمەنی 8 ساڵ و 9 ساڵەوە زیاتر ئەم شتانە ئەخوات تۆ ئەگەر شێوازی ژیانت ئاوا غەڵەت بێ و هیچ جوڵەیەکت نەبێ و تەنە ئەم هەموو خواردنە خراپە بخۆی ئەمە وەکو هۆکارێکی لاوەکی وایە بۆ توشبوون هۆکاری لاوەکی ئەمانە هۆکاری سەرەکی نین و نەشت سەلمێنراون ئەوەی کە سەلمێنراوە لە مناڵانە تەنها هۆکارێکی بۆ ماوەیە کە سەلمێنراوە بەڵێ ئەمانە خراپن چکە تۆ وەرزش نەکەیت
خواردنێکی ناتەندروست بخۆی هەر لە ماڵەوە پاڵکەویت و هیچ ئیشێک نەکەیت و ئەم خواردنە خراپانەش خۆی ئەکید بە ئەمە نەک لەم نەخۆشە لە نەخۆشی گەورە ساڵانیشە هۆکارێکی لاوەکیە چکە خۆتان ئەزانن لە گەورە ساڵانە بۆ منە قەڵەویەکێکە لە هۆکارەکان بۆ توشبوون بە شێرپەنجە ینی ئەم مناڵانە قەڵەو بن ئێستا مناڵمان هەیە سەیرەکەی 10 ساڵە 65 کیلۆ 70 کیلۆیەتە لای من هیچ ڕێزێ ناکە هەر دانیشتۆ بەرامبەر تەلەڤیزۆن و بەرامبەر ئایپاد و بەرامبەر ئەمە هیچ جوڵەیەکی نییە وەکو جاران نەما بەڵێ ئەمانە هۆکارێکی لاوەکین بەڵام هۆکارە سەرەکیەکەمان بینەچێت کە هۆکاری بۆ ماوەیە دەستخۆش دکتۆر لە یەکێک لە هاڵەکانە باسی وەرکشۆپێکمان کرد کە جەنابتان سەرپەرشتیتان کردبوو اینجا باسێکمان بۆ بکە بزانم چۆن بووە زانیاری زیاترمان پێ بدەیت بەڵێ ئەو وەرکشۆپە بە هاوبەشی بوو لەگەڵ عێراقی کانسەر سنتەر ینی سنتەری عێراقی بۆ شێرپەنجە لەگەڵ زانکۆی ئەمریکی لە بەیروت و لەگەڵ کۆمپانیای ئەسترازێنیکا بوو وەکو خۆتان ئاگادارن کە هیوا تاکە سنتەرە بۆ کۆکردنەوەی هەموو خولێکی زانستی لە سەرانسەری عێراقا و ئەم وەرکشۆپە کۆمەڵێک کارمەند و نێرسی جامعی هاتبوون بۆ نەخۆشخانەی هیوا بۆ زانین دەربارەی بەشێکمان کە پێوترێ پاڵیەی تفکێر ئەم بەشی پاڵی تفکێرە ئەوەیە ئەو نەخۆشانەیە کە با بڵین کۆتایی قۆناغەکەیانە و هیچ بڵین ئەمەلێکیان نەماوە تۆ هەموو هەدەفەکەت هەموو گۆڵەکەت ئەوەیە کە تۆ وای لێ بکەیت کە ئەم نەخۆشە ئازاری نەبێ اینجا ئەم خولە کە کرابەوە و ئێمە سەرپەرشتیمان کرد کۆمەڵێک ئەو لەو کارمەندانە هاتبوون زائیدەن کارمەندەکانی خۆشمان بۆ سوودبینین لەو بەشەی ئێمە بۆ ئەوی کە بزانن کە سنتەرێکەیە کە بەشێکێ لە ناو نەخۆشخانەی هیوایە بۆ ئەو نەخۆشانەی کە کۆتاییەکانە ئێستا لە شارەکانی تری عێراق ینی کە کۆتایی نەخۆشەکە بێ نەخۆشەکانڵن تاوپڕۆماڵە و تاو هیچ ئەمەلێکی ناو بەس لای ئێمە بە خۆشحاڵی ئەو بەشە هەیە ئەو بەشان لە ناو نەخۆشخانەی هیوایە و کە یارمەتیانە لە کاتێکی ئازارە یان هەری عیلاجێکی یاری دەدەربێ بۆ نەخۆشەکە بۆی نەخۆشەکە وا هەز نەکە ئیتر کە ئەمە ئیهمال کراوە و تەواو و پیان و تۆ بڕۆڕەوە ماڵەوە باشە دەستخۆش دکتۆر بێگومان بۆ هەر تاشێکی کورد و ئەتوان بڵێم ئێستا بۆ هەموو عێراق و بۆ هەموو ناوچەکە بەڕاستی نەخۆشخانەی هیواجێکی شانازیە بە تایبەتی بەشی پاڵی تف کە بەشێکی زۆر گرنگە کە هەبێت لە نەخۆشخانەکانە ئەو خزمەت گوزاریانە چین کە ئێوە لەو بەشەیە پێشکەشی چارەخوازیەکەن بەڵێ ئێمە بەشی ئەو پاڵی تفکێری کە باسمان کرد کە لە دەنێرسمان هەیە و زائیدەن جێگەمان هەیە ئەنی ئەم دەنێرسە ئامادەن بۆ ئەم جێگەیە ینی ئێمە توانای گلانەوەی نەخۆشمان تەنها بۆ دەنەخۆش ئەبێت هەموو شتێکیان بۆ ئەکرێت بۆ منە نەخۆش هەیە کە کۆتایی مەرحەلەکەیەتی و کۆتایی قۆناغەکەی خۆیەتی توانای میزکردنی نیە سۆندەی میزیان بۆ دائەنرێت یان ئەگەر توانای خواردنی نەبێت ئەو سۆندەی خواردنەکەیان بۆ دائەنرێت یان ئەگەر کاتێک کە خوێنیان دابەزێ ئەقراسیان دابەزێ یان ئازارێکی زۆریان عیلاجی ئازاریان بۆ ئەکرێت ئەنی بەردەوام ئەو ستافە بەڕێزە لەگەڵ ئەم نەخۆشیان وەکو دایک و باوک و کەس و کاری خۆیان مەعاملەیان لەگەڵا کردوون هەر شتێکیان پێویست بێت یەکسەر بۆیان کراوە شوێنێکی پاک و تەمیزە هیچ مشکلەیەکی نییە بەردەوام دکتۆریشی لێ ینی جگەلەوەی کە کارمەند و کە نێرسی جامعی لێ دکتۆرێکیشمان هەیە کە بەردەوام چاودێری ئەم نەخۆشانە ئەکات بەڵێن دەستخۆش دکتۆر کاتی پرۆگرامەکەمان بەرەو کۆتایی ڕوا دوا پەیامت چییە بۆ دایک و باوکان بۆ ئەوەی کە ئاگیان لە مناڵەکانیان بێت بەڵێ دواپای من هەموو جارە من باسی ئەوم کردووە کاتێک کە دایک و باوکەکەیەتە لای ئێمەوە ئەزانێت کە قاچی خستە ئەو دوی نەخۆشخانەی هیوا ئیتر ئەمە کۆتایە و مناڵەکەی تەواو مردووە نەخێوانێ سایمە چەنەها نەخۆشمان هەیە کە سوپاس بۆخوا باش بۆتەوە چۆتەوە ناو ژیان و چۆتەوە ناو مەکتەبی خۆی و هیچ مشکلێکی نیە ئەمە تاقیکردنەوەیکی خواییە بۆ ئەو مناڵە بۆ دایک و باوک بۆ کە سوکارەکەی ئەمە کۆتایی ژیانیە و شێرپەنجە قەت یەکسان نەبوو مەمردن چارەسەری هەیە لە هەموو شوێنێکی ژوایە کە نەخۆشێک کاتێک کە تووشی نەخۆشێ بێت چارەسەرەکرێت ئیتر چارەسەرەکان هەمەلایەنەیە و پێویستمان بە هەموو کەسێکە پێویستمان بە تەنها قسەیەکی خۆشی ئەو دایک و باوکە لەگەڵ مناڵەکە لەوە چه حاڵەتی دەرونی باش بێت و بۆ ئێمەش چارەسەرەکە باش بێت بۆیە کۆتا پەیام ئەوەیە کە شێرپەنجە یەکسان نییە بەمردن بەڵێ دەست خۆش بێت دکتۆر زۆر سپاس دەکەین بۆ زانیاریەکانت هەر بژی زۆر بەخێر بێت عزیزانم بەم شێوە هاتینەوە بە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودتان وەرگرت بێت دوور بن لە هەموو نەخۆشیەک خواتان لەگەڵ سپاس بۆ دکتۆر زەردەش کە لەگەڵمانە بووی هیوادارم بەرنامەکەمان سوودی هەبێ بۆتان تا بەرنامێکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ